لێپسوڕی بەشکم ئەو سەرێتی تۆزێک گەورابێ ڕێگایەکی سەخت و تەنگە بەردەبڕن. چوار شاخەوانی گروپی لووتکەن لە سلێمانیەوە هاتوون. دەیان هەوێت بە دواهەمین خاڵی کۆتایی ئەشکەوتی بەستون بگەن. بەڵام کۆتاییەکەی دەریخست شاخەوانەکان یەکەم کەس نین، بە خاڵی کۆتایی دەگەن. ئەو شوێنێکە خۆمی لێوە هاتەمە نووسینانی لێ نووسراوە. سێ کەس ناوی خۆیان لە بەشی کۆتایی ئەشکەوتەکە نووسیوە. ئەوانیش ڕایس و ڤیکتۆری و کەسێکی دیکەیە بە ناوی عەلی. یەکەمیان تەنگەبەری شوێنەکەی کە زۆر تەنگەبەرە کە ئەمە هەم لە ڕووی ئۆکسجین و هەناسەدانەوە تۆزێ ناڕەحەتە و هەمیش تەڕی و قوڕی شوێنەکە کە بەڕاستی قوڕاویە بی تەڕەبی پێشینە و نەبێت لەگەڵ ئەشکەوتاوە ئەگەر ڕانەهاتبی لەوەی کە لەو شوێنانەیە بتوانێت ڕێ بکەیت و ئیدارە بکەی زەحمەتە کەسانێکی ئەتیادی بتوانن بۆ یاتێپەڕ بن. شاخەوانەکان ئامێری پێوانەیان بردۆتە بەستوونە. دوو دەواازەی هەن. لای ڕاست 4 مەتر بە کەلێنێکی کەمتر لە 50 سانتیمەتری بۆ بەشی کۆتاییەکەی دەڕوات. لای چەپیشی لە ڕێگەی چاڵێکی 8 مەتر قوڵەوە دەگەیتە ڕێگایەکی 51 مەتری نێوان دوو تاشە بەرد و کەمتر لە 30 سانتیمەتر بەرزیەکەیەتی. چاڵە هەیە کە هاوی چێڕشێت دوا خاڵی ئەم ڕێگایەش هۆڵێکی بەرفراوانە و ئاوی تێدایە. ئەوەی کە ڕاستیە یاخود با بڵێن ئەوەی کە ئێمە پەیمان پێ برد و گەیشتین پێی ئەوەیە کە ئەشکەوتەکە نزیکی 1000 ڕەنگە 1200 مەتر بۆ 1500 مەتر کە هەنێکە سەڵێن 2000 مەتر، بەڵام عادەتەن ئەو تەخمینانە لە تاریشیە زۆر جار دەقیق نابێ یا تۆ وازتەکەی ئەوە مەشغوڵە بی ئەڵەی زۆرتر ڕۆیشتموانە. ساڵی 1920 لەلایەن ژمارەیەک ئەندازیاری نەوتی باکوور نەخشەی جیۆلۆجی ئەشکەوتەکە شێشراوە. ساڵی 1943 شوێنەوارناسانی زانکۆی هارڤارد لە نەخشەی جیهانی شوێنەواری تۆماریان کردووە. نووسیویانە بێستوونە ئەشکەوتێکی بێبنە و نازاندرێ درێژیەکەی چەندە. ڕێگایەک سروش دروستی کردووە ژوور ژوور و ژووری تایبەت و ناوازە بە شکل و شێوەی جیاواز و ڕێگایەکی تریش ڕێگایەکی دوور و درێژی بێبن کەس نازانی بۆ کوێ دەچیت. تا ئێستا لە کوردستان زەوی ناسەکان و شوێنەوار ناسان نەیانتوانیوە بزانن کە ئەو ڕێگایە بۆ کوێ دەچی. پەیکەرێکە لە ئەنجامی چۆڕاوگەی کلسی ئاو دروستی کردووە. لێرە دەیان پەیکەری دیکە بە شێوازی جۆرا و جۆر سروش نەخشاندوویەتی. پەیکەرەکان بوونەتە ستوونی ئەشکەوتێک کە ناوی ئەشکەوتی بەستوونە. گەورەترین ئەشکەوتی عێراق و باشووری کوردستانە. بۆ یەکەمین جار ساڵی 1950 لەلایەن ژمارەیە شوێنەوارناسی بیانی کاری هەڵکۆڵینی تێدا کراوە و پارچەی شوێنەواری سەردەمی چاخی بەردینی کۆنی تێدا دۆزراونەتەوە. ئەشکەوتی بەستون بە دووری 47 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژئاوای سۆران. بەختیار قادر ڕوودا و چیای برادۆست.